ئەمما مۆسایە لە ڕێی هونەرەکەیەوە ناڕەزایی بەرامبەر سیستەمی پاشەکەوتکردنی موچە نیشاندا و قوفڵی لەو پەڕاوەدا کە هێشتا خوێندکارەکانی وانیان تێدا نەخوێندووە. ئەو دەڵێت ئەوە مامۆستا نییە کە قوفڵی لە خوێندگاکان داوە، بەڵکو حکوومەت خۆی پرۆسەی خوێندنی پەک خستووە. بۆ جارێکی تر بەشێک لە مامۆستایانی سلێمانی لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوای شارەکەدا گرد بوونەوە و داواکاریەکانی ڕابردوویان بە دروشم دەوتەوە. چەندین ساڵە هەست و بیر و نەتەوەشیان بەس پارەیە. ئەوەی کەمەوەی لێرا من بیکەم ئەمە کتێبێکە قوفڵێکی لێدراوە قوفڵێکی زەرد و کتێبەکەدا لەوکە لە کە پەروەردە لە وڵاتە کێ هۆکاری داخستنەکەی مامۆسای ناڕازی ئەمانەوێ تەنها شتەکانمان بە وتار نەبێ ئەمانە لە ڕێگەی شێوەوە توان لەوانەیە ئەمانە جوان زەعیف بێ ئەگەر چایان ببینێ ڕەنگە بینن ویسمان پەیامی خۆمان بەو شێوەیە بگەین بۆوان. هاوکات فەرمانبەران و مامۆستانی 4 پەیمانگا و 2 سەنتەری خاوەن پێداویستی تایبەت دەوامیان بایکۆت کردو لە بەردەم بینای چاودێری کۆمەڵایەتی گرد بوونەوە. بەشێک لە فەرمانبەران و ئەندازیارانی پارێزگای سلێمانی و بەشێک لە فەرمانبەران و بەڕێوەبەرانی گشتی شارەوانەکان گرد بوونەوە و هەریەک لە فەرمانبەرانی کۆمەڵگەی باجەکان و هەردوو تۆماری خانوبەرێ 1 و 2 بەڕێوەبەرایەتی کشت و کاڵ و بەرهەمەنەوتیەکان و فەرمانگەی دادنووسان و تەواوی فەرمانبەران و مامۆستایانی 22 کۆلێژی سربەزان کۆی سلێمانی بەردەوامن لە بایکۆتکردنی دەوام. والله بەڵێنەکە ئەو بۆ کاوتیانە ئینشاءالله وەزعەکە باشە بێ معاشەکە باشە بێ و یعنی هەڵتان بۆ ئەدەین و ئەم جۆرەشتان بەڵام تا ئێستا هیچ شتێک دیار نییە بەڕاستی ئێمەش یعنی کەس بەبەریەوە نەما کەس تەحملی نەما. لەم وڵاتە تەنیا جلیان کوردانەیە. بڕیاری بایکۆتمان دیارە هەفتەی ڕابردوو سەر بڕیاری بایکۆتمان دابوو. داواکانمان دیار و ئاشکرا وەکوی پێشوتە بێژی ئەلیزنەکە خوێنەوە داوای گەڕانەوەی موچەکانی ساڵی ڕابردووەکەین داوای لابردنی سیستەمی پاشەکەوتەکەین بەڕاستی بەم شێوەیە گوزەران و کاری ڕۆژانی فەرمانبەران و موچەخۆران ناڕوا بڕێوە. لە سنووری ئیدارەی گەرمیانیش سەرجەم شارەوانەکانی سونرەکە و دادگای بەرایی و هەردوو فەرمانگەی دادنووس و داواکاری گشتی و فەرمانبەرانی تاپۆ و سەرجەم مامۆستانی سونرەکە بایکۆتی دەوامیان کردووە لە کۆیەش فەرمانبەران و مامۆستانی پەیمانگای تەکنیکی گرد بوونەوە. نازانم تا ئێستا جێی لێ نەبی باوەڕ ناکەم بەڵام هەر ئومێدیشمان هەیە باشترە لەوەی کە بێ دەنگدانیشین بەردەوام دەبین لە بایکۆت کاتی خۆی بێت لەوانێ شتێشتر هەبی بەڵام جارێ هەر بایکۆتکردنەکەیە. مامۆستایان و فەرمانبەرانی چەمچەماڵیش جارێکی تر لە پێش بینایی پەروەردەی شارۆچکەکە گرد بوونەوە و سەرجەم بەڕێوەبەری قوتابخانەکانی سونرەکە کە 110 بەڕێوەبەر بوون هەڕەشەی ئەوەیان کرد ئەگەر داواکانیان جێبەجێ نەکرێت و مامۆستاکانیان بەهۆی بایکۆتەوە سزا بدرێن ئەوە دەست لە کار دەکێشنەوە. لە شارۆچکەی سێ سادقیش بەشێک لە مامۆستایان و فەرمانبەرانی پۆستە و گەیاندن و شارەوانی و تێبینەرایەتی خانوبەرە و دادنووسان گرد بوونەوە. خاندیەڵێ ئەگە ناڕازی بوون لە دەسەڵات لەسەر جادەکان دابنیشن دەسەڵات ڕۆژێ هەرە بێت تێبگا و حەزەکەم دەسەڵات لەوە تێبگا کە ئەم مامۆستایانە تەنها دەنگ و ناڕازی خۆیان نییە دەنگی هەمی ئەو میلەتەیە و منێکێ لەو شتانەی کە زۆر گرنگە بەلامەوە یەکەم ژمارەم لەسەر مۆبایلەکەم کە ڕقەمەکە کرێتەوە قوتابخانەی مناڵەکانمە. داواکاری سەرەکی مامۆستایان و فەرمانبەران پێداچوونەوەیە بە سیستەمی پاشەکەوتکردنی موچە و پێدانی موچەیە لە کاتی خۆیدا بەڵام بەهۆی ئەوەی تا ئێستا حکوومەت وەڵامی داواکاریەکانی نەداوەتەوە ئەوانیش لە بایکۆتکردنی دەوام و گردبوونەوە بەردەوامن و دەڵێن تا داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت لە فشارە مەدەنیەکان بەردەوام دەبن. دیار جەمالێ نارتی سلێمانی.